ئازیزان کورسات مەگەزین لەگەڵتانە بەردەوامە ئەچینە لای کۆتا هەواڵی ئەم شەومان کە ئەویش ڕۆمانی ئەو منداڵی کوشت کە لە نووسینی نووسەری نەمسایی بەناوبانگە شتیڤان ستافینگە و کاک ئەردەڵان عەبدوڵڵا با بڵێن وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی لە ئەڵمانیەوە کاری وەرگێڕانی بۆ کردو و ئەم ئێوارەش لەگەڵمانە میوانە لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین کاک ئەردەڵان بەخێر بیت. کاک ئەردەڵان بەخێر بێت. زۆر سپاسانەکەم و خوشحاڵم لەگەڵ ئێوەیە ئێوارێ. ئێمەش زۆر خۆشحاڵین جا ئەمەوێت ڕاستەوخۆ پرسیاری ئەوەت لێ بکەم ئەو منداڵی کوشت باسی چێکە؟ دووبارە سوپاس. ئەمە نۆڤلێتێکی بچووکی نووسەری نەمساوی شتێفان تسڤایگ طبعاً لە زمان عەرەبیەکان ئەڵێن ستیڤان لە ئینگلیزیەکەژە ستیڤانە لە ئەڵمانیەوە ئێستی بەشە خوێنێتەوە. شتێفان تسڤایگ یەکێکە لە نووسەرە ناسراوەکانی نەمسا ساڵی 1880 لەدایک بۆ 1942 لە بەرازیل کۆچی دوایی کردووە. ئەم نۆڤلێتەی یەکێکە لە زنجیرەیە نۆڤلێتی تری هەیە. نۆڤلێتەکە یان ڕۆمانەکە باسی دوو بنەماڵەکە. نەماڵەیەکیان خێزانێکی ژن و پیاوێکی پیرن، ناوچەکەش بڵێن لە ئینگلتەرا هەیە، سەر و لەندەنەوە، لەگەڵ خێزانێکی کە گەنجن ئەچن لە گوندێکە پێکۆژین سەرەتا ماڵە بە تەمەنەکە لەوێ بن، دوایە خێزانەی تریان خێزانە بە تەمەنەکە کە پەیوەندیان دروست دەبێەوەوانە وەکو دیاری سەگێکی بچوو دەبەن بۆ ئەو ماڵەی گەنجەکە بڵێن خێزانە گەنجەکە. بەس لەوەیە پیاوی ماڵەکە کەسایەتیەکە ینی کەسایەتێکە زۆر خۆشەویستە، زۆر دلۆڤانەوەمانە، بەڵام زۆر بە توندی هۆگری بەشتەوەگرێ. ئیتر ئەم سەگە زۆر احتیمامی پێەیە و زۆر هینەکات و دوایی کە گەورە ئەبێت ئیتر لە پڕ ڕووداوێک ڕۆیە بڵین ژنەکەی مناڵێکی هەبێت. کە ژنەکەی مناڵێکی هەبێت ئیتر ئەم سەگەکەی هەمالەکە و پەراوێزی خەوانە ئیتر لەمەیە بڵین سەگەکە تەمان لەمەیە گرنگی نووسەر دەرەکەوێت ئەو هاتۆ ناخی سەگەکەش پیشانەیە چۆن تووڕابێ و ئەو مەسەلەی ئەم پەراوێز خستنەی بۆ سەگەکە زۆر قورسە. تا ئەو ڕۆژەی کەس مناڵەکە لە دایکە بێت پەلامارەیە مناڵەکە بۆ بکوشێت و ئەوانە نایەڵن، ئیتر دواتر دەریەکەن و ئەمانە تا لە ئەخیرەوە ڕۆژێکە مناڵەکە بە عەرەبانەیەکەوە کەوێتە ناو ڕووبارێکەوە ئیتر ئەخن کرد. ڕۆمانەکەش لە زاری بڵین ماڵەکەی ئەو ژنەی ماڵەکەی ترەوە گێڕاوێتەوە. کاگەردەڵان ببوورە ئەمە خۆش باسێکە حەسەکەم بێسەر چم بخێنمەوە بزانم باسی چیەکە. ئەوە کاگەردەڵان دوای نەڵێ و کتێبا بەمەوە من وەڵام من میوادارمەوە بیخوێنەوە بەدڵیشتان. کاگەردەڵان زۆر جار ڕۆمان بە دەنگ ئەخوێنرێتەوە واتێکا زیاتر من کۆمەڵێ بەرامی ترم هەیە هەرە بە دەنگ من هەوادارێکی سەرسەختی دەنگەکەم بۆ گرتبووی هیوادارم بەدڵ تامەنیش پێم خۆشە. کاک ئەردەڵان ئەگەر پرسیارێکی لێ بکەم ناوی ڕۆمانەکە هەر لە ناو چیرۆکەکە تایبەتە بە ناو چیرۆکەکە یان چیرۆکی لە پشتەوەیە چونکە ناوەکە تۆزێک سەیرە بە ئەڵمانیەکەی ئەوەڵێ ئێرسیانی ئایا ئەو بوو ئەجا من کە وەرم گێڕاوتم چکە بابەتەکە مەسەلەی کوشتنی مناڵەکەیە بەو شێوەی وەرم گێڕا خۆی ئەو کۆمەڵێ ئەم نووسەرە کۆمەڵێ نۆڤلێتی لە ناوە دایمە سەرنجڕاکێشە. بۆ نمونە نۆڤلێتێکی هەیە بە ناوی شاخ بڵین شەترەنج، نۆڤلێتێکی ئامۆکراوە ینی باسی پەلاماردان واناکە. بەس ئەم نووسەرە بڵین ئەوەی کە بە گرنگ بوو بەلای منەوە مەسەلەکان بڵین ئەو هاتۆ بەس لایەنی ئینسان باز ناکات، لایەنی ئاژەڵیش باسەکە سەگ مەسەلەن زۆر وردەکاری هینی باسەکات و دوایە ئەو پەیوەندی نێوان مرۆڤ. ئەمیز پرسیاری ئەو یەکەم چ پامێکی لە پشتەوەیە نێوان ئاژەڵ و مرۆڤ چونکە زۆر بە گشتی ئەبینم باسی سەگی تایە هیچ پامێک لە پشت خۆی لە ئەوروپا بە گشتی زۆربەی ماڵەکان بڵێن یان سەگیان هەیە یان پشیلەیان هەیەوانە بۆ پەیوەندی ئینسانی ئەوروپی لەگەڵ سەگا پەیوەندێکی ینی دوای بڵێ زۆر کۆنترە و وەکو ئێمە ژنیە بڵێن زۆر هاوڕانێ ینی
تاکوترایە بەڵام ئەوان بەگشتی ئەو پەیوەندیان هەیەەوە لێرەشە ئەو پەیامی سەرەکی بە بڕوای من ئەو کەسایەتیە کە بڵێن زۆر هۆگری شتێک دەبێت لە پڕ نایمێنێ جام لێرە باسی ئەو کەراکتەرە کەسێکە زۆر بڵێە زۆر قسە کات و دایمە بە احتیمامی گرنگە بە شتەکانی و سەرەتا کە سەگەکەی بێڵێمە باشترین و جوانترین سەگە دوای کە مناڵەکەی بێتێ ئەڵێ ئەمە جوانترین مناڵ واز لە سەگەکە ئیتر ئەوە ئەبێتە بابەتێکی زۆر سەرنجڕاکێش ئەوە وای کرد کە بڵێن من کۆمەڵی نۆڤلێتی تریشم خوێنم بۆەوە دیارەم نۆڤلێتە لە ناوەندی ڕۆمان چاپکراوە هەر خۆشیان بڵێن پشگیریان کردم کە شتێکی بکەم بچووکە خۆیان پێشتر نۆڤلێتی شەترەنجیان کردووە شتێفان سفایەکێکێکە لەو نووسەرانەی دیارە جا پێشێ بچیتە ناو باسی ئەو نووسەرە و نیسەوە پرسیارە و لێ بکەم ئەڕمیوانەکانمان پێشی پرسیارەکان لە بکە یەکسەر خۆیان جا بێنەوە پێم بڵێ بۆچی ئەم نووسەرە و هەڵبژاردەوە واتە جیاوازی ئەم نووسەرە لەگەڵ نووسەرەکانی دیکە چییە؟ بەڵێ خۆی شتێفان سفایك خەڵکی نەمسایە دیارە بێ وەش بڵم کە زمانی ئەڵمانی لە نەمسا و ئەڵمانیا و بەشێکی سویسرا بەکارێ بەشێکی بەلجیکاش بەڵام وەک فۆنۆتیک جیاوازیان هەیەوانە ئەم نووسەرە لە کتێبخانەی ئەڵمانیا یەکێکە لە نووسەرە دیارەکان و نووسەرێکی بڵین فرەڕەهەند و فرەبەرهەمە بڵین ئەم جگەلەوەی نووسەر و ڕۆمان نووسە لێکۆڵینەوەی ئەدەبی زۆری هەیە لێکۆڵینەوەی ئەدەبی لەسەر بەرزاک لەسەر تۆلستۆی لەسەر دیستۆفسکی لەسەر ستاندال دوایەوە لەسەر فرۆید کە زۆر کاریگەری فرۆیدی لەسرە و ئەو کاریگەریە لە ڕۆمانەکانی و خاستن ئەو کەسایەتیانە کاڵ یەبژێرێ ینی کاریگەری فرۆید بەزەقی دیارە بەسەریەوە دوایەوە پەیوەندیەکی فراوانی لەگەڵ نووسەرانی تر هەبووە ینی جگەل لە کتێب کۆمەڵێک کتێبی هەیە نامەیە لەگەڵ نووسەرانی تراوەریگەڕ بڵین پەیوەندیان هەبوو لەوانە بەرناچۆ مەکسیم گۆرکی لە هەمان کاتیشدا نووسەرێکە تا ڕادەیەک لایەنی مرۆیی و ئینسانی بەسەری ئازاڵە و لە ڕووی زمانیشەوە زمانی ئاسانترێکە بڵێن زۆر قورس شتەکان نانووسێت ئەمە وای کرد کە بڵێنانیان ئەو نووسەرە هەڵبژێریت بۆی کاری وەرگێڕان بۆ کتێبەکەی پێ باشە بەڕێستان با بڵێن 25 کتێبتان لە زمانی ئەڵمانی و عەرەبی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی خۆت بە چ جۆرێک با بڵێن ئەو کتێبانە هەڵبژێریواتە ئەبێ مەرجە و کتێبە چ شتێکی تیابێ ئەنجا تۆ کتێبە هەڵبژێری بۆی کاری وەرگێڕانی بۆ بکەیت بەڵێ خۆی لەو 25 بڵێن سیانزیان وەرگێڕانە دوانزانی خۆمە گاگەڵا ببوورە ئەگەر تۆزێک پرسیارەکە بگۆڕمانی لە بەروی تۆ 25مین بەرهەمتە و زۆر لە زمانی کەەوە وەری ئەجێڕیت کتێبەکان بە شێوەیەکی گشتی تا چەند ئەدەبیاتی ڕۆژئاوا وڵاتانی ئەوروپا بە تایبەت تۆ ئەبزاران ئەڵمانیا کاریگەری هەیە گرنگی هەیە بۆ نووسینەکانی تۆ بەگشتی ئەدەبیاتی جیهان یان ئەدەبیاتی غیرە کوردی گرنگە بۆ ئێمە بۆەوەی سوودی لێ ببینی هەم لە ڕووی ناوەڕۆکەوە هەم لە ڕووی شێوازی نووسینیشەوە سایەمە لەو نووسەرانی ئەوروپایان بڵێن نووسەرانی بیانی فێربین و بە دڵنیاییەوە ئەدەبیاتی ئەوروپی و بە تایبەتی ئەدەبیاتی ئەڵمانی ئەدەبیاتێکی دەوڵەمەنە کۆمەڵی نووسەری گەورەیان هەیە و ئەم نووسەرانە بەرهەمەکانیان لە جیهانە بڵێن ناسراون و وەرگێڕاون بۆ چەندین زمانسام نووسەرە بۆ هەرچی زمانە بیانەکانە بەرهەمەکانی وەرگێڕاوە هەدا خۆیمە تر پرۆسی وەرگێڕان لە لای ئێمە درەنگ بووە بۆیە بڵین ئەمە ئەدەبیاتی ئەوروپی گرنگە بە نسبەت پرسیارەکەی جەنابیشتەوە طبعاً هەموو کتێبێت تۆ ئێستا خۆ کتێبێکە خوێنیتەوە هەتا پێنجەمین لاپەڕە دەرێ داهەمین لاپەڕە ڕاو نەکێشێ و سەرنجە ڕانەکێشێ بەردەوام نابی لە خوێنی وازی لێهێنی ئەگەر زۆر بەڵوە بوو بۆ نمونە تۆ بە عەرەبی بخوێنیتیان بە ئینگلیزییان بە زمانێکە ئەو حەزە و لا دروست ئەبێ کە بڵێن وەریگێڕی و منیش بە حکمەوەی کاری وەرگێڕانەکەم ئەو کتێبانەی کە پێشەوەی وەریگێڕم خۆمەی خوێنمەوە ئەگەر بەدڵم بوو وەریگەڕمەمە بەشێکێتی بەشی کەشی
پەیامی نووسەرەکە و گرنگی ئەو بابەتە ئەوەش یعنی خاڵی سەرەکیە بۆی تۆ کتێبێک هەڵبژێری بۆی وەریگەڕیتە سەر زمانی کوردی. زۆر باشە کاک ئەرتەڵان حەزمگە پرسیارێکی کەشە لێ بکەم هیچ بەرهەمێک بابەتێک هەبووە داوات لێ بکەن بەکار بێتەوە بکرێ بە چیرۆکی فیلمێک یاخود درامایەک ینی بەکار بێت چیرۆکەکەی بەکار بهێنرێت بۆ فیلمێک یاخود درامایەک ینی من وەریگەڕمیان چۆن بەڵێ وەڵام من تا ئێستا ناوەڵا بەس پێش 2 ساڵ لەمەوە پێش هاوڕێژەم کاک هاوار مستەفاخان خەریکی فیلمێ بوون دەرهێنانی فیلمێ بوونتە بەنیاز بوون بڵێن فیلمەکە سیناریۆکەی ئەڵمانی بوو قسە و باسێکمان کرد کە مەسەڵەن من وەریگەڕمەز من لەو کاتەیە کتێبی ترم لەبەردەسا بوو بەس ئەوەش هەیە بڵێن تاوای نازانم فیلمەکە چی دیاوانە بەس وەکو سیناریۆ ئەوە یەکەمین هەوڵ بوو بەڵام ئیتر لەو کاتەیە من نەمتوانی بیکەم بەڵام سیناریۆش باوەڕ ناکەمەوە نە جیاوازی هەبێ لەگەڵ ڕۆمان و تاوان خۆی سیناریۆ لە ڕۆمانەوە دروستە بگراتەوە ئەمڵێ ماسانتریشە بۆ وەریگەڕان کە لێرە ئەمە ڕۆمان شەرحی هەیە و دێڕە شعری زۆری تایە و ئەوانە بەڵام بۆ سیناریۆ تۆ ئەمڵێ ماسانترێکە. زۆر سپاس کاک ئەردەڵان عەبدوڵڵا نووسەر و وەرجێر کام ئێوارەیە لە کورسات مەگەزینەوە لەگەڵمانە بوویت.